جۆ بایدن سەرۆکی ئەمریکا گەیشتە لووتکەی کۆمەڵەیی گەلانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە کەمبۆدیا لە کاتێکدا بایدن دەڵێت بۆ بەرپەرشدانەوەی کاریگەریە پەرستەندۆکانی چین ئاڵنگاریکی دیکەیە لەگەڵ سەرۆکی چین شی جینپینگ کە بڕیارە ڕۆژی دووشەمە بەڕێوە بچێت سەبارەت بۆ پرسە لە واشنتنەوە هاوکارمان نەجیب باڵاییمان لەگەڵدایە. نەجیب بەم کاتت باش هاوکاتی ئەوەی جۆ بایدن لە کۆبوونەوەکانی ئاسیا بوو لە کەمبۆدیا دیموکراتەکان کۆنتڕۆڵی سیناتیان کرد. ئەمە چ کاریگەریکی دەبێت لەسەر پێگەی بایدن لە کۆبوونەوە جیهانیەکاندا؟ ئاسۆ وەک دەزانی و دەما بایدن لە کەمبۆدیا بوو جڤینە ئاسیاندا خبرێ کنترۆلکردنا یا سێناتێ جارێکە دن vegeriya بۆ دیموکراتان ku ew ê kontrola civata sînatê bike tuê demê de pêgeya Biden jî hate pirsîn kanê ji bo te yanî dema ku bo rojnamavanan axivtî jî hat pirsîn ku ji bo te çi wate de ew dibêje ku ez hewceyî wê nînim vê paldanê vê hêzê lê dîsan jî dema ku îşaret bi civîna li gel serokê yê Çînê شی جینپینگ دا وی گوتی از وی باش ناز دکم و از زانم کو دی هر یک جمع دوی جوینه دا لکی دری راوسته سرکفتنا یا دموکراتان د سینات دا کنترل کردن وی جبو دموکراتان و جوینا یا بایدن به لیدرین جهان را دو خالان دا گرنگه یک ولاتن وکه روسیا وکه چینه و هند ولاتن دن گرول سرویەکێ دکرد و پێگەیە بایدن وێ لاواز بەتوان جڤیناندا لێ ئەvê هێزێکێ بدە بایدن ji aliyê din ve gereweke wisa hebû ku Biden nikare ew peymanên berî niha îmza kirin ew planên heye heta niha bimeşîne weke peymana Kyoto an jî peymana Parîsê ew ê pêgeya dîmokratan ya heta Amerîka bigiştî û serokatiya rêveberiya ئیدارە بایتن وێ لاواز ببەتوان جویناندا. بەڵێ کاک نەجیب وە بڕیارە ڕۆژی دووشەمە ڕۆژێک پێش کۆبوونەوە لووتکەیەکەی گروپی بیست وڵاتەکە لە دوورگەی بالی لە ئەندەنووسیا جۆ بایدن لەگەڵ سەرۆکی چین کۆبێتەوە. چاوەڕێی چی دەکرێت؟ ئاسۆ دوێ جوینێدا یا ڕۆژە دووشەمبی و هاتیە پلانکردن وێ گراڤا بالی لە ئەندەنووسیا پێک وەرە gelek mijarên giring hene mijarên here giring jî ji wan ku wê sîbera xwe wê lotkeyê bike û weke lotkeyeke dîrokî tê naskirin ji ber ku Biden cara yekê gel şî kom dibe piştî ku boya serokê Amerîka mijarên here giring pirsa ya Taywanê ye wek dizanî Taywan niha pirsgirêkeke mezin e di navbera Amerîka û Çînê da هر وسا پرسا شر روسیا ل اوکراینیا او جوی باله بکشینه سر جوینه و العالیه دن و دیسان پرسا جینگه و پرسا اکونومیه وقت دزانی آسو امریکا گلک تکنولوژی آنکو چیپین کمپیوتر آج چینه دکرین لأنها پشتی کو وقت دزانی در روزانبری هل بجارتنان دماکو بایدن چو ولایتا نیویورک لکلای کمپانیا مایکرون تکنولوژی هبو و بصد بلیون دلاران و اینوست بکه یعنی و برهنان بکش بود برهم اینانا تکنولوژیانی کو هوجی چینه نبه و چین جنها هوجی تکنولوژیا یا امریکایا اف مثلا تکنولوژیا مثلا شر روسیا و مثلا تایوانه و ببنا مجارد گرنگ ده لوتکیا بایدن شیدا. بله سپاس نجیب.